شەپۆڵێکی بەفربارین سنووری باڵەکایەتی و سەنتەری ناحیە حاجی ئۆمەرانی گرتەوە بە پێی جیاوازی شوێنەکان 20 بۆ زیاتر لە 30 سانتیم بەفرباریوە. ئاستەنجی بۆ ڕێگاوبانەکان و ڕێگای سەرەکی دەواازەی سنووری حاجی ئۆمەران دروست کرد. زیاتر لە 30 سانتیم بەفرباریوە. حاجی ئۆمەران ناوچەکی شاخاوی و کەش و هەوایەکی ساردی هەیە. تقریبا 20 ڕۆژ پێش ئێستاش بەفرەکی باشی تێکرد. ئەو ڕۆکانش تقریبا لە سەعات 2 شەوە بەفر و باران بەفر دەستی پێکردووە. حاجی ئۆمەران ناوچەکی زۆر سەختە. جارەکانمان بۆ خایەن دەکەنەوە، بەڵام بەنسبەت کۆڵانەکان گیر و گرفتی زۆرمان هەیە. جاری وا هەیە دەرگای دەکەیەوە ناتوانانی بێ دەرێ. پار بەفرەکی زۆر باری چەند ماڵ حاسێ بوون. جاری واش هەیە سیارەت لە ناو گەراجی دەمێنیتەوە لە ناو ماڵێ بە 15 ڕۆژیش ناتوانانی سیارەکەت بێنێ دەرەی لا بە هەرەوەزی جەماعی نەبێ. ڕێکە سەختە، بەفرێکی زۆر دەباری لە حەد بەدەرە. ئەوە ڕێگا و بان نییە تا ئێستا سیاری بار هەڵگر بۆ سەر نەکەتووە، وەکو بازرگانیش ڕێگانیە لە دیوی ئێران و لە دیوی عێراق بێت هەمووشەی بنەوە دەوڵەتی حاجی ئۆمەران بکە، چکو ڕێیەکە سەختە، بەفرێکی زۆر دەباری. ئەگەر زنجیری پێ نەبن حەق نییە خۆ لەو ڕێدا خۆمان دوکە. لە کاتێکدا تیمەکانی بەفڕاماڵین لە بەرەبەیانیەکی زوو ئامادەیان هەبوو لەسەر ڕێگاکە، بەڵام بەهۆی بەردەوامی بەفربارین و بوونی ڕەشەبا و لادانی ژمارەیەک ئۆتۆمبیلی بار هەڵگر و گەشتیاری لەسەر ڕێگای خۆیان گرفتیان بۆ ڕێگاکە دروست کرد. بۆ ماوەیەکیش بەو هۆیەوە ڕێگای سەرەکی بەداخرایی مایەوە. ئەمڕۆ 20 تا 30 سانتیم بە پێی شوێنەکە بەفرەکە دەگۆڕێت. 20 سانتیم تا 30 سانتیم بەفر ئەوڕۆ بەفرمان پاک کردیتەوە. ئەو شوفێرانەی کە زنجیریان پێ نییە تا ئێستا لە سنووری حاجی ئۆمەران ئێمە ڕێگە تا دەواازە چەند جارە بین تا دەواازە و دەگەڕێنەوە، بەڵام بەفرەکە بەردەوامە بە دڵنیاییەوە هەموو سیارەك ناتوانانی بە بەردەوامی هاتوچی ڕێ حاجی ئۆمەران ئاسانی بکات. ڕێ حاجی ئۆمەران ساڵان لە سنووری باڵەکایەتی و ناحیە حاجی ئۆمەران بە ڕێژەیەکی زۆر بەفر دەبارێت. هاوکات لە زینی وەرتێ و کورتەک و بەشێکی ڕێگای هامڵتۆن گرفتی هاتوچۆ دروست دەبێت. دابەزینی پلەکانی گەرماش بۆ ماوەیەکی زۆر وا دەکات دانیشتوانی سنوورەکە پێویستی زیاتریان بە سوتەمەنی هەبێت بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری هەرێمی کوردستان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، حاجی ئۆمەران.